فرای سروشتی عراق بەهاوکاری فەرمانگەی ژینگەی سلەیمانی لەگەڵ ڕێکخراوی وەتەکیفا ئەمڕۆ هەڵمەتێکی پاکردنەوەی ناوچەی گەشتیاری سەرای سوڵتاناغامان کرد بێناو ئەوەی لەبەرەوەی ناوچەیەکی ژینگەیە و بەردەوام گەنجیش لەم ناوچەیە بەردەوام مەلە لەبەرەوە زۆریش پیسە و خەڵکیش فڕێ ئەیە پێمان باش بوو هەر وەکو هەڵمەتێکی هۆشیاری و هەڵمەتێکی پاکردنەوەیش بۆ ناوچەکە. لە ڕاستی ئامانجی ئێمە لەم کارە پاکڕاگررتنی ژینگەیە بە حەزکردنە بە بەرپرسیارەتی بەرامبەر بە ژینگە ئامانج لەمیشەس ئەمە پێم وابێ سەرەتایەکە لە پاکردنەوە ئینشەڵا لە چالاکیەکانمان بەردەوامەوێت هەرم سەرچاوە نابێت ئەمە ئەرکی هەموو لایەکە بە هەمومان نەبێ ناکرێت بە تەنها ئەتوانی ژینگە تێک بین بەڵام بەبێ هەمومان هیچ کارێک ناکرێت کە بێتەوەی باشکردن. خەڵکی شاری سیسایەکەم ڕاستەکەی ئێرە شارێکی گەورەیە بەڵام هیچ مەلاوانگەیەکی تیانە وەک سیرەکەی ئێرە قەڕەمێکی زۆر و هەیە و زبڵ و خاشاکێکی زۆری تێ فڕێدراوە بەڕاستی ئەوە شتێکی زۆر زۆر ناشرینە و ناشارستانیشە هانی منیش بە ئەرکی سەرشانی خۆم زانی کە هاوکاریان بکەم چونکە ئەوە هیچ منەتێکی شتیانە چونکە بۆ خۆمە دووسپەی تۆ سێری ئێرە بکەی یعنی زبڵێکی زۆر زۆرە ئەنۆ عەشقاڵ شتی تایە یعنی بەڕاستی ناشرینە هەم سیمای شوێنەکە شێوێنێ هەم زیانەگەیەنێ بۆ تەندروستیش خراپە.